سڵاو بینەرانی بەڕێز لەم ئەڵلقەیەشدا بەردەوام دەبین لەگەڵ بەڕێز دکتۆر کاوە مەحموود سکرتێری حیزبی شوعی کوردستان هیوادارم بینەرمان بن. سڵاو بەڕێز دکتۆر. سەر چاوان. دکتۆر لە مەسلەی پشت ئاشان من وەک خوێنەرێک وەک متابعێک دیقەتەیەم دایم حیزبی شوعی دواکەوتووە لەوەی کە بتوانێ شتەکان وەک خۆی بخوێنێتەوە. مەسەلەن ئێوە لە پشت ئاشانە لەو شوێنەیە لە پڕ ئەدەن بەسەرتانە و ینی شپرزەتانەکەن. باشە بۆ حیزبی شوعی نەیتوانی ئەم واقعە بخوێنێتەوە پێش ئەوەی ڕووبە؟ بابەتەکە پێم وانەیە لە بواری سەربازیەوە ئەگەر تەماشای بکەیت و ئەگەر هەسەنگاندنێک بکرێ بۆ پشتاشان لەوانەیە دەرەنجامێکی ترێ بێت چکە بواری تەکنیکی و سەربازی وەرەگرێ، بەڵام ئەوەی لە بواری سیاسیە بێت ئەوەیە کە حیزبی شوعی ڕاستە ناکۆچی هەبوو، لەوانەیە کوشتار هەبوو لە نێوان هەردوولا، بەڵام لەو قەناعەتە نەبوو کە لایەنێکی سیاسی شاڵاوێکی وا دەکا کە بەمەبەستی نهێشتنی حیزبی شوعی بەمەبەستی ئەوەی کە سەری حیزبی شوعی بەمانای لە معناکان سەری حیزبی شوعی پانکرێتەوە و تەسفیەی حیزبی شوعی بکرێ. ئەو چاوەڕێ ئەوە نەدەکرێت. بەڵام بۆ چوونە ئەم مەعمەعەیە، یعنی ئێوە حیزبێکی عێراقین بەرامبەر بە حیزبە کوردستانیەکان ئەم دەستی حکوومەتی عێراقی لە پشتەوەیە زۆر بابەت باس کراوە لەو بارەیەوە و هەندێک نووسراویش بڵاو کراوەتەوە دەوری حکوومەتی عێراق لەو بارەیەوە، بەڵام تێکرای ئەو بابەتانە من پێم وایە ڕاستیا پێویستی بە بەڵگەنامەیەکی باشەیە، زۆر باشە زانیاری باشە. بە پرسیاری ئەخیر لەم بارەوە بکەم. ئێوە لە 79 بۆ 89 دەماوەی ئەو 10 ساڵەدا کە پێشمەرگە و شۆڕش هەبوو ئێوەش لێرە بوون، لە دوای 89 ئیتر وەزعەکە تێکچوون لە دوای ئەنفال بە تایبەتی. چالاکیەکانی ئێوە هیچ کاریگەری هەبوو لەسەر حکوومەت؟ چالاکیەکانی هێزی پێشمەرگە مەبەستم حیزبی شوعیە. بەڵێ چالێکەکانی حیزبی شوعی دەڕاستیە دا نابڕێت لە چالەکانی هێزی پێشمەرگە لە کوردستان ئەمەیەک. دووەمین بە بەردەوامی کوردستان وێستگەیەکی گرنگ بووە بۆ پەیوەندیکردن بە ڕێکخراوەکان چ لە شارەکانی کوردستان چ تەنانەت لە بەغدا و لە بەسڕا، واتە جگەلەوە بەشێک لەو نووسرا و ئەدەبیاتی و ڕۆژنامەکانی حیزبی شوعی کە لەوانە بوو هەندێکی بە ئاسانی لە ناو شارەکانە چاپ نەکریان بڵاو نەکرێتەوە، لە کوردستانە چاپەکرا بڵاوەکراوە. لەبەرەوە گرنگێکی زۆری هەبوو بۆ بژانەوەی ڕێخستنەکانیش و ڕێخستنەکان لە ناو شارەکانە حتا لە شارەکانی باشوورە هەستیانە کرد کە قەڵایەکەیە لە کوردستانە، ئەو قەڵایە بە بەردەوامی بوارێکە بۆ پاراستن. زۆر باشە. بە بێنە سەر دوای ئەنفال، ئێوە دوای ئەنفال چیتان لێت چونە ئێرانەوە؟ دەخێت ئێمە بۆ نمونە کە کاتێک ئەنفال ڕوویدا من لە قەرەداغ بووین، ئێمە بڕیار وەرگیرا کە هێزەکانمان نزیکەی 500 کەسە بوو لە ناوچەیە لە گەرمیان و لە قەرەداغ بکشێتەوە. بڕیاردرا کە مەفرەزەی نهێنی پارتیزانی بێنێتەوە، لەبەرەوە مەفرەزەی پارتیزانی مایەوە منێشێک بخۆم لەو مەفرەزە پارتیزانیانەی کوردستان بوون. بەڵێ لە قەراغ تا چەند؟ ئێمە تا کۆتایی تا سەرەتایی تا نزیکی 89 ماینەوە دوایەوە ئینسیحابمان کرد کە ئینسیحابمان کرد بۆ نۆکان و ناوەزەنگ نەچوونە ئێران. کەستان تەسلیم نەبووە و کەسیش نەچوو بۆ ئێران. ئێمە هەندێک برادەرمان شەهید بوون لەو مەفرەزە پارتیزانیانە، لەوانەیە لەو مەفرەزانە مەسەلەن ئێمە مەفرەزێک لای شەهید جەوهەر بوو کە لە ناو شارە گیرا کە ئەندامی سەرکردایەتی هەرێمی کوردستانی ئەو کاتە بوو، لە سجنی ئەبوو غرێب لە سێدارە درا ئادام ساڵی 90 ساڵەکەم بەتاوەتی لە یاد نییە. مەفرەزەیەکمان شەهید مەجید دوکانی ئەنێن ئەو سەرکردایەتێکت شەهید بوو، مەفرەزەیەکمان شەهید بایست 4 کەسی لەگەڵ بوو لە ناوچەی سنگا و دیسانەوان شەهید بوون.
و ئەوە مەفرەزێکیش لەگەڵ منا بوو کە من بەرپرسی بووم ئێمە دوسێ کەس ماینەوە یعنی دوای ئەوە لەگەڵ هەندێک برادەرمان کە لەگەرمیان بوون کشاینەوە ئێمە هەندێک برادەرمان نێرا ئەوانەی کە تۆزێ ماندوو بوون نێرا بۆ هەندێک ئۆردوگا وەکو هاوڵاتی بەڵام ئێمە ناوچەی لە مەنتیقەی ناوزەنگ و نۆکان و دۆڵە کۆگا و جۆزێ و ناوماینەوە بەردەوامی با بێنە سەر پاش ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین حیزبی شوعی کوردستان جیابێتەوە لە حیزبی شوعی عێراق یا هەر وەک سیاسەتێک خۆتان جایەکەنەوە وە حیزبی شوعی عێراقیش ڕازی بووە لەسەری بەڵێ ئێمە دوای هەشتا و هەشت گفتوگۆیەکی زۆر بوو لەسەر ئەوەی ئەکە ئایا چینی کرێکاری کوردستان ڕەشدارانی کوردستان پێویستی بە حیزبی سەربەخۆیی خۆی نییە و ئایا ئەو حیزبە پەیوەندی چۆن بێ لەگەڵ حیزبی شوعی عێراقدا لە هەشتاهۆشتەوە تاکو و 93 ئەم گفتوگەیانە لە کۆتایی هەشتاهۆشتەوە ئەم گفتوگەیانە لەناو حیزبی لەناو ڕێکخراوەکانی حیزبی شوعی هەبوو ناو ڕێکخراوەکانی هەرێمی کوردستانە هەبوو دوای طبعا ململانێکی ناوخۆیی حیزبایەتی کە ڕای جیاوازەیە بڕیاری ئەوە درا کە کۆنگرەی ڕێکخراوی هەرێمی کوردستان کۆنگرەی دووەم بەسرێ و ئەو کۆنگرەیە بڕیاری ئەوەیدا کە ڕێکخراوی هەرێمی کوردستان هەنگاوێکی تر بچێ بەرەو پێشەوە کە ببێ بە حیزبی شوعی کوردستان پەیوەندیەکی هەبێ لەگەڵ حیزبی شوعی عێراقدا و بەشێک لە سەرکردایەتی هەرێمی کوردستان ناو سەرکردایەتی حیزبی شوعی عێراقدا بێ دوای ئەوە بەرەبەرە تا ساڵی 2016 لە کۆنگرەی شەشە بڕیاردرا کە پەیوەندی هەردوو حزب پەیوەندی تەنسیق بێ هەماهەنگی بێ دوو حزب دوو بەرنامەجی دراوسێتی بەڵام کاری هاوبەشیش هەبێ و ئێستا ئێمە بۆ نمونە هەردوو مەکتەبی سیاسی لە ساڵی 2000 کۆبینەوە ئاڵوگۆڕی بیرروبۆچون و زانیاریەکەین هەڵوێستی سیاسەکەین ساڵی 1992 کاتێک انتخاباتی پەرلەمانەکرێت لە کوردستانە حیزبی شوعی دەنگی پێویست ناهێنێ یعنی ئەم حیزبە بەم مێژوەیە و بەم قوربانی دانەوە بۆ ئەگاتە ئەو ئاستەهێن کە یەکەمین ڕێکخراوی هەرێمی کوردستان چۆن ناو هەڵبژاردنەکەەوە لە نزیکەی 130 دەنگەکانی هێنا ئەمە یەک داهەیەکی تر هەیە مەسەرەن ئێستا حیزبێکی ئیسلامی کە دوو ڕۆژە دروست بۆ دەنگی زیاتری هێنا بەڵێ ساڵی 92 هەڵبژاردنەکرێ جا ناکرێتەوە لە ڕۆژە سیاسی کە هەبووە ئەو ڕۆژە سیاسی کە هەبووە یەکێ لەوانە هەرەسێنانی یەکێتی سۆڤێت و کەمپی سۆسیالیستی جگەلەوە گەڕانەوەی لە شاوێکی زۆر لە شوعیەکان بۆ ئیشوکار بەڵام حزبێک کە توانای دارایی و ئیدارەکردنی خۆی ئەو حاڵەتەی نییە هەوڵ داراییتان نەبوو لە سۆڤێت و لە چۆچۆنی دەوڵەمەند نەبوون ئەو کات نەخێر ئەو کاتە خەیرانێکی دارایی گەورەمان هەبوو ئەم ڕەوشە و باری ئابووری گشتی خەڵکەکە وای کرد کە حیزبی شوعی لەو سونە نابێنێت زۆر باشە بەڕێزت کە حیزبی شوعی کوردستان دامەزرا لە کۆنگرەکە بوویتە ئەندامی مەکتەبی سیاسی بەڵێ ئەیکەی بوویتە سکرتێری حیزب لە کۆنگرەی شەش ساڵی چەند لە ساڵی 2016 کە کۆنگرەی شێر بەسرا تا ئەو کاتە من پێشەوە ماوەیەک ئەندامی مەکتەبی سیاسی بووم لە دەورەیەکی حیزبی خۆم هەڵ نەبژات بەڵام دوای ئەوە 2005ەوە دیسانەوە لە سەرکردایەتی بوو تۆ لە کەی چوویتە خارج دەرەوەی وڵات لە ساڵی 1990 تا 2004 بۆچی چوویتە دەرەوەی وڵات بێزار بوو لە حیزبایەتی و ژیانی حیزب نەخێر ئەو کاتەش حتا ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری سەقافەت جەدیدەی حیزبی شوعی عێراق بوو و لە ڕێکخراوەکانی حیزبی شوعی کوردستان ئیشمە کرد لە دەرەوەی وڵات خوێندت ئەشم خوێند و با پەیوەندیشم هەبوو بە بەردەوامی بە سەرکردایەتی حیزبەوە بەڵام دوور کەوتمە لە کاری سەرکردایەتی بەڵام دوایەوەی کە گەڕامەوە تر برادرامتیان ئەبێ دەستکەیتەوە بە ئیشکردن لە کاری سەرکردایەتی دەست بکرد بە ئیشکردن با پرسیارێ بکەم لەسەر مەسەلە ئایدۆلۆجیەکان دوایی یامە سەر ڕێفراندۆم ئێستا دکتۆرکاوە لە تەمەنێکە پێوترە تەمەنی کەهل ترکە پێ تاو کامڵ بۆ ینی لە چاو
ئەو کاکاوەیە کە ساڵی هەفتاونەوە بۆ تشوێنی چی لە عقلێت گۆڕاوە وەک ئێستا کەسیری ئەو کاتەکەی ئەو فکری کە ئەو کاتە ئێستا هەمان ئەفکارە هەیە لەبارەی با بڵین چینی کرێکار و چینی چەساوە و حتمێتی سەرکەوتنی شوعیت إلى آخره. بەڵێ کۆمەڵێک ئەم چەمکانە هەر هەمووی پێویستی بە پێداچوونەوە هەیە. یەکێ لەوانەی کە پێویستی بە پێداچوونەوە هەیە خۆی شوناسی چینی کرێکار. ئایا چینی کرێکار لە حاڵەتێکی چەقبەستووە یان مەفهومی چین چەمکی چین لە حاڵەتێکی چەقبەستووە یان بە بەردەوامی لە حاڵەتێکی گۆڕانکاریدایە. ئەو ئەگەر بە تێڕوانیەک تەماشای چین بکەین ئێستا بە هەمان پێناسەی چین بڵێن هەفتانەوە یان پێش هەفتانەوە من پێم وایە تووشی دۆگمایە بین لەو حاڵەتەیە. ئەمە یەک و تەنانەت بە هەمان شێواز تەماشای چەمکی سۆشیالیستیش بکەین دیسان تووشی دۆگمایە بین و هەروە جەناب باسی حتمێتی مێژووت کرد و تەماشای بۆ نمونە تەماشای حتمێتی مێژووش بکەین دوور لە تەفسیراتی نوێ شیکردنەوەی نوێ بۆ حتمێتی مێژوو دیسانەوە تەماشاری بڵێن کۆمۆنیزم باوەڕی بەوەیە کە پرۆلیتاریا یا کۆمۆنی بۆ نمونە یەکێ لە بۆچوونەکان ئێستا باسی ئەوە کرێت لە بزافی کۆمۆنیستی لە زرمەندەکان ئەڵێ ئەستن بۆ نمونە مارکس باسی حتمێتی مێژووی هەر نەکردووە شتێک نییە لای مارکس ناوی حتمێتی مێژوو بێ بۆ نمونە باسیەکەمەوەە من مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە هیچمان ئەو کەسە نین کە ئێستاین هەر هەمومان لە گۆڕانکاری داین بەڵام گرنگەوەیە ئێمە کۆمەڵێک میتۆدەیە کە کۆمان نەکاتەوە وەکو شوعیەک ئەو میتۆدەی کە کۆمان نەکاتەوە وەکو شوعیەک کە من هەوڵدەم بۆ نێشتنی چەوسانەوە بۆ عەدالەتی کۆمەڵایەتی بۆ یەکسانی هەوڵدەم و هەروەها هەوڵدەم کە گەلەکەم کە گەلی کوردستانە وەکو هەر گەلێکی دیکە من دیقەت هەم ئەفەرمووی گەلی کوردستان تۆ وەک جوگرافیا بیرەکەیتەوە نەک وەک نەتەوە بەڵێ من زیاتر وەکو جوگرافیا بیرەکەمەوە چونکە کوردستان نیشتیمانە ئەم نیشتیمانێکە لە حاڵەتێکە شێوازێکە لە شێوازی کۆڵۆنیالیزم کردنی کۆڵۆنیان کراو ئەوانە نامەوێت من تێزی خەڵکی تر دووبارەکەمەوە بەڵام ئەم حاڵەتی کە هەیە لە هەموو پارچەکانی کوردستان ڕنگدانەوەی ئیرادەی خەڵکی کوردستان نییە لەبەرەوە کوردستان نیشتیمانە ئەمانە لەم نیشتیمانە گەلی جیاوازی تایە لەبەرەوە گەلی کوردستان هەموو ئەو گەلانە ئەگرێتە هەموو ئەو نەتەوانە و ئاینانە ئەگرێتەوە کە لە کوردستانە زۆر باشە دکتۆر بەڕێزت 2016 بوویتە سکرتێری حیزب هەر لە 2016ش مەسەلەی ڕیفراندۆم هێتە بەرباس و لێکۆڕینەوە ئاشکرا حیزبی شووعی پشتیوانی ڕەهایە ئەگەر ڕاست بێ ئەموشەیە پشتیوانێکی باشی لە بیرۆکەی ڕیفراندۆم ئەکرد بۆ گەلی کوردستان ئەم با بڵین هزرایە ئەم بیرۆکەیە ئەم فکرێتان لەکووە و پشتیوانیتان کرد هەر لەسەر ئەوەی کە بیرۆکەی ڕیفراندۆم بیرۆکەیە کە بۆ هەڵبژاردننی ڕێگایکی دیموکراسی مەدەنی بۆ جێبەجێکردنی مافی چارەنووسی گەلان ئێمە پێمان وایە لە جیهانە گرفتێکەیە کە پێڵێن گرفتی شوناس و گرفتی شوناسی چیکە لە گرفتەکان تا ئێستا مۆدەرنی سەرمایه‌داری نەتوانێت چارەسەری بکە و تەنانەت ئەو تەرزەی کە باسی شوناسەکە لە چارچۆی بیری لیبرالی و بیری نیو لیبرالی نەیتوانیە بابەتی شوناس چارەسەر بکە بابەتێکی داینامیکی نمونەکەشی ئەبینین ئێستا لە کەتەلۆنیا لە کیوبک لە سکۆتلەندا لە زۆر جێگای بینین ئەمێنێتەوە لەم حاڵەتەی ئەوەی کە ئێمە مامەڵەی لەگەڵەکەینەوەیە کە ئێمە بنەمایەکمان هەیە ئەو بنەمایەکی دینیە کە یەکێک لە بنەماکانی دینین مافی بڕیادانی چارەنووس بووە و ئەزمموی بزوتنەوەی کۆمۆنیستی ئەگە تەماشای هەڵوێستی دینین بکەیت لە مەسلەی پۆلۆنیا لە مەسلەی فینلەندا لە مەسلەی جابوونەوەی نەرویج لە سوید ئەمانە هەر هەمووی جەختکردنەوە لەوەی ئەو گەلە مافی خۆیەتی دەوڵەتی نیشتیمانی خۆی هەبێ لەبەرەوە ئێمە کە باسی ڕفراندۆمان کرد وتومان ئەمە بەشێکە لە بڕیادانی مافی چارەنووس و بژاردەمان لە بڕیادانی مافی چارەنووس دەوڵەتی نیشتیمانی کوردستانیە
ئەمە ئاراستەکەیە ئەم پرۆسەیە کە هاتوونێتەن ئەم پرۆسەیە نەماوتووە کەس ئەم پرۆسەیە بەگەری کوردستان خۆی جێبەجێ بکە هیچ لایەنێکی تر نایە لەسەر خوانێکی ئاڵتوونی بڵێ گەلی کوردستان فەرم و ئەوە مافی خۆت و دەوڵەت بۆ تۆ ئەبێ بەشێک بێ لە تێکۆشانی گەلی کوردستان لە تێکۆشانیشدا هیچ شتێک متەکامیل نییە هیچ شتێک بە تەواوی نییە و کاتێک ئەم بابەتەیەتە پێشەوە بابەتێکی وەزگەیەکی شۆڕژگەریە و لە وەزگەی شۆڕژگەریە هیچ کاتێک نییە بڵێ وڵا هەموو پێداویستەکانی ئامادە کراوە چونکە ئەمە بابەتێکی بازرگانی نییە ئەمە ناچی تۆ مێلە بکڕی بڵێ وڵا من پارەکەم لە گیرفانایە و ئەچم ئەیکڕم ئەمە کارێکی شۆڕژگەری و ناکۆچیە لە چوارچێوەی ئەم ناکۆچانەی کە هەیە با من پرسیارێکی تر بکەم حیزبی شوعی عێراقی لەو کاتێ هەڵوێستی چی بوو حزبی شوعی عێراقی لەو کاتەیە پێی وا بوو کە فدرالیەت کافیە لەم هەلومەرجەیە ڕاستە باوەری بە مافی چارە نووسەیە بەڵام پێ وایە لەم هەلومەرجەیە فدرالیەت ڕنگدانەوەیەک بووە لە مافی چارە نووس هەڵوێستی ئێمە جیابوو لەو حاڵەتەیە ئێمە پێم وایە مافی چارە نووسکە نەگاتە بژاردەی دەوڵەتی نیشتیمانی مافی برادانی چارە نووس نییە و ئەمەش تێزێکی دینی نییە باش بەڕێز دوسێ جار باسی تێزی لینینەکەت ئەلبەت تێبی مەلعەمەل خوێندومەتەوە هەندێکی و هەنێ با بڵێم معلوماتم لەو بارەوە هەیە بەڵام وەک واقع بۆ نمونە لە سەردەمی لینین دوای طبعا سەردەمی لینین کەمە یانی 4-5 ساڵێکە 6 ساڵەوە ئازانم بەڵام دوای ئەوە ئەتوانین بڵین لە سەردەمی ستالینە هەموو نەتەوەکانیان توانەوە لە ناو یەکێتی سۆڤێتەت مەسەڵەن کوردستانی سوور هەبوو نەما بەڵێ یەکەمین ئەوڵەن حاڵەتیان دروست کرد کە ناویان نا حاڵەتی بڵێن حاڵەتی کۆمارەکان یەکێتی سۆڤێت و بەشێکی زۆر لە نەتەوەکان بەشێکی زۆر لەو نەتەوانە هەتا لە سەردەمی ستالینە وەکو شێوازێک لە دەوڵەتی خۆی هەبوو بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئەو کردوانەی کە کراوە سەبارەت بە کۆماری سوور کە بەشێکە لە سازشبوون لەگەڵ تورکیا کە کارێکی باش بووە فەرقی جیاوازی بە جیاوازی بکەین لە مەسن کازاخستان و کازاخستان دەوڵەت بووە ئۆزبەکستان دەوڵەت ئۆکرانیا دەوڵەت نەبووە شۆڕشی ئۆکتۆبەر ئۆکرانیای دروست کردوانە ئێستا گلەیی پوتین ئەوەیە کە لینین تاوانبارە چووکە ئۆکرانیای دروست کردووە یەکێتی سۆڤێتە دەوڵەتێکی ئیتیحادی بووە دەوڵەتێکی ئیتیحادی بۆ دەتوانێت ئەو هەر شکل بۆ ئەوی ناتوانانی بڵێ شکل بۆ نمونەیەکیان پێشکەش کردووە ئەم نمونەیە کۆمەڵێک کاتێکچی کۆسلۆڤاکیا ئەوێ ئازادی خۆی بگرێ یەکێتی سۆڤێت بە سوپای داگیریەکە چکسۆڤاکیا بەشێک نەبووە لە یەکێتی سۆڤێت چکسۆڤاکیا دەوڵەتێکی تر بووە ئەڵێ مانای ئەوە نییە کە باسی ئەوەکەیت مانای ئەوە نییە کە یەکێتی سۆڤێت چی شتێکی کردو هەمووی باش بووە لێرەدا وەکووتم کە ئێمە کە هەڵسەنگاندنەکەین ئەبێ هەڵسەنگاندنێکی ڕەنەگران نەمانێ بێ هەڵسەنگاندنەکەمان ئەوە نییە کە شتراکێت چی کردو هەمووی تەوا بووە یان هەمووی خراپ بووە خۆی خراپترین میتۆد ئەوەیە کە تۆ ئەزمونێک بە تەواوەتی بڵێ هەمووی ڕاست بووە یان بڵێ بە تەواوەتی هەمووی هەڵە بووە ئەو ئەزمونە دەستکەوتێکی هەبووە شتی جێبەجێ کردووە لە هەمان کاتە کۆمەڵێک هەڵەی کوشندەی هەبووە و بەشێک لە هەڵە کوشندەکەی ئەوە بوو کە ئەو ئەزمونە نەما ئینهیاری کرد زۆر باشە دکتۆر با من بێمەوە سەر کوردستان لە ئێستادا ئەگەر با بڵین کوردستان داوای سەر بەخۆی بکە هەڵوێستی حیزبی شوێ چیە بێ ئێمە تا ئێستا بژاردەی ئێمە بژاردەی دەوڵەتی نیشتیمانی کوردستانی سەر بەخۆیە ئەمە مانای ئەوە نییە پرۆسی هەڵبژاردن بوورە پرۆسی ڕفراندۆم پێویستی بە هەڵسەنگاندن نییە ئەمە مانای ئەوە نییە کە کەم و کوڕی نەبووە لە کاتی ئەنجامدانی ئەم پرۆسەیە بەڵام جیاوازی هەیە لە نێوان بژاردەی سیاسی جیاوازی هەیە لە نێوان پرۆسەیەکی کردەیی کە ئەچیتە ناوی ئەو پرۆسە کردەیە کۆمەڵێک وەکو وێزگەیەک تەماشاکەی بۆ ئێمە پێم وایە ڕفراندۆم وێزگەیەکی تێکۆشان بووە ئەو وێزگە تێکۆشانە بە تەواوەتی ڕایگەیاندووە کە گەلی کوردستان بە زۆربەی 93% داوای سەربەخۆییەکە
ئەم مێزگەیە گرنگی خۆی هەیە ئەم مێزگەیە ناکرێ ئەم مێزگەیە تۆ فەرامۆشیکەی و کەسش ناتوانێت ئەو بڕیارە وەلا بنێ بەڵام دەمێنێتەوە تێکۆشان بۆ مافی بڕیاردانی چارەنووس کۆتایی نهاتوە دوازدام کاتمان زۆر کەم ماوە ئیشارەتم زۆر بۆکەن جەماعەت دوا پرسیارم لەوانێت تۆزێ ئاوچێش بێ پێت وایە ئایندەی کۆمۆنیزم لە جیهاندا و لە کوردستانیشدا هەڵبەتە چییە؟ من پێم وایە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم تەرزەی کە هەیە کە پێڵێن سەرمایەداری و لیبرالیزمی نوێ و ئەم قەیرانانی کە بە بەرداوام هەیە ئایا مێژووی مرۆڤایەتی لەمە دەمێنێتەوە پرسیارەکە لەوەدایە کە من بە قەناعەتم بە تەرحی نهایەتی مێژووی ئەوەی کە فۆکەیاما و ئەوەی کە کاتی خۆی هیگڵ باسی کردووە ئەوە نییە فۆکەیاما فەشەلی هێنا فۆکەیاما خۆی دانی بۆ داهێنا فەشەلی خۆی دانی بۆ داهێنا کە هەڵە بووە کە باسی نهایەتی مێژووەکە و ئێستا مێژوو بەکراوەیی ئەمێنێتەوە و تێکۆشانی مرۆڤایەتی بۆ عەدالەتی کۆمەڵایەتی بۆ یەکسانی کە باسی یەکسانیە کە باسی یەکسانی هەموو مرۆڤەکان باس لە کۆمۆنیزمەکە نەک ئەو ئەفکارە ئەفکاری ئینسان کۆمۆنیزمێکێکە لە بژاردا بۆ کۆمۆنیزم ئەبێ ببەسێتەوە بە داهێنانی گەلان کۆمۆنیزم جلوبەرجێک نییە کۆمۆنیزم بەشێکە لە بژاردەیەک لە خەیارێک کە ئەم خەیارە پەیوەندی بە کۆمەلگای مرۆڤایەتی هەبووە و هیچ ناتوانانی تۆ سنوور دانەی بۆ مێژووی مرۆڤایەتی. سوپاس زۆر بەڕێز دکتۆر کاوە مەحموود بۆ ئەم دیدارێکە بۆ ئێمە دڕەخسان بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی دیدارمان لەگەڵ بەڕێز دکتۆر کاوە مەحموود سکرتێری حیزبی شوێعی کوردستان تا میوانێکی تر و دیدارێکی تر خواتان لەگەڵ.